یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمین کەرنەڤاڵی جەماوەری لە قەزای چەمچەماڵ بۆ ناساندنی کاندیدانی سنووری پارێزگای کەرکووک ئەنجامدا. بە ئامادەبوونی ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبوارتە سەرۆکی لیستی یەکێتی لە کەرکووک و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی یەکێتی لە سنووری پارێزگای کەرکووک بەڕێوە چوو. ئەهەمیەتی تایبەتی خۆی هەیە ئەم سنوورە. ئاسۆ مامەند لە وتارێکدا بۆ ئامادەبووان ڕایگەیاند: خۆم بە خزمەتکاری خەڵکی چەمچەماڵ دەزانم. چەمچەماڵ لە ڕابردوو ئێستادا هەمیشە پشتیوانی سەرکەوتنەکانی کەرکووکی کردووە لە هەڵبژاردنە یەک لە دوای یەکەکان. ئەنگەشەی هەڵبژاردنمان لە پایتەختی شەهیدان و ئەنفالەوە دەست پێ کرد. بە خۆتان دەزانن خەڵکی ئەم سنوورە لە قوربانی لە ئەنفال، لە فەرماندەی ئازاد، لە تێکۆشان درێغیان نەکردووە. بە تاکید ئەو سەرکەوتنانەی کە لە کەرکووک و لە ڕابردوودا ئەم دەبەرە ڕۆڵی سەرەکییان هەبووە و بۆیەش بە هەند مەزانی کە ئەمڕۆ ئەم بانگەشەیە لە پایتەختی شەهیدانەوە دەست پێ بکەیت دڵنیاین چۆن لە ڕابردوو ئەوان بە خوێن درێغیان نەکردووە. لیست و کاندیدە بەڕێزەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەن بۆی ئەوانی شانبەشانی پارێزگار و ئەنجومەنی پارێزگاکە پشتیوانی لە شەڕی پەرلەمان بکەن بۆ پشتیوانی حکوومەتی کەرکووک و بۆەوەی زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری بۆ کەرکووک و کەرکووچەکان جێبەجێ بکەن. من ئاماژەم پێ کرد لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە خەڵک لێرەوە دەهات دەتگوت ڕاپەڕینە بەڕاستی جێگای شانازینە. من ئەوە نییە کامڕۆ بۆیەش بە گرنگمانزانێ ئەمڕۆ یەکەمین ڕۆژی بانگەشەکە لە پایتەختی شەهیدانەوە دەست پێ بکەین. ئەمانەی کە لێرەنە هەمووی خاوەن شەهید و ئەنفال و تێکۆشەر و قارەمانن ئەوانە بە خوێن درێغیان نەکردووە. دڵنیاشم بۆ هەڵبژاردن و بۆ دەنگ و ڕەنگ چ بۆ سنووری چەمچەماڵ و لە سنووری پارێزگای سلێمانی چ وەکو ئەو دەنگدەرانەی کەرکووک درێغی ناکەن و من دڵنیام سەریان بەردار بە سەربەرزی دەمێنێت. چەمچەماڵ هەمیشە پشتیوانی کردووە لە کەرکووک، هەمیشە بە مەوقف بوونە لە هەموو ئەو کێشە و گرفتانە و ئەو ئاڵنگاریانی کە تووشی کەرکووک و کەرکووکیەکان بۆتەوە. هەمیشە چەمچەماڵ سەنەدێک بووە، پشتیوانیەک بووە و دەستپێکی حملەی ئینتیخاباتەکەش لە چەمچەماڵەوە دەستی پێکرد. دیارە لەم بازنەی کە تایبەتە بە کەرکووک چەمچەماڵ یان چەمچەماڵ کەرکووک مسپاسیم هەواڵا ناکەم لێرە شتێکی جوانیان ڕێخست بوو. بۆیە دڵخۆشیم بۆی کە هاتوینەتەوە ناو خوشک و براکانی خۆمان کە لە چەمچەماڵ دانیشتون. چی چەمچەماڵ بێ چی کەرکووک بێ بە نەتیجە یەکە، هەر بەشێکە لە کەرکووک و کەرکووکش بەشێکە لە چەمچەماڵ. سەرپەرشتیاری کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانش ڕایگەیاند: ئەمە ڕاستیمەمان بۆیە لە چەمچەماڵ ئەنجام داوە. خەڵکی ئەم شارە خاوەنی ڕێز و قوربانیەکی زۆرن، بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لە قەزاکە ئەنجامدا. بەستی ئەمەکە لە چەمچەماڵەوە ئەم یەکەم کەرنەڤاڵ بۆ دەستپێکردنی بانگەشە هەڵبژاردن دەست پێ بکە. ئامانجمان لەو بکە ئەم شارە بە شاری شەهیدان ناسراوە، چونی شاری چەمچەماڵ زۆرترین قوربانی داوە بۆ ئەوەی ئەم ئازادی ئیسا کە هاتوۆتە بەرهەم. بۆیە ئەمڕۆ یەکەم کەرنەڤاڵ وەکو بازنەی هەڵبژاردننی سیوەکی چەمچەماڵ کەرکووک لە شاری چەمچەماڵ ئەنجامدرا لە هۆڵی سالارفەقەیە بە ئامادەبوونی هەرێک لە هەواڵان هەواڵ ئاسۆ مامەند ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری زۆنی کەرکووک سڵاحەدین و برای بەڕێزمان کاک ڕێبوارتەها سەرۆکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندین هەواڵی سەرکردایەتی و بەرپرسی حەزبی تر لێ ئامادە بوون و بە سەرپەرشتی برای بەڕێزمان کاک وەسا ڕەسوڵ لە پسرای بازنەکە ئەمە ڕاستیمە بەڕێوە چوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 222 بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای کەرکووک 24 کاندیدی هەیە. زاناشوانی کەناڵی کەرکووک قەزای چەمچەماڵ.